ئەوەی گەشتر باسکرا و دوای ئەوەش کە باش دەکرێت هیچ تاکو ئەرسطۆ هەوڵی ئەوە دەدا ئەو ڕێیە باوانەی کە هەیە لەبارەی هاوڕێیەتیەوە بیانێنێتەوە بەڵام بەداخەوە مناقەشەی بۆچوونەکان زۆر کەم دەکات یانەوە بۆچوونانی کە دێنێتەوە بۆیە زۆر جار تۆ وا دەزانینەوە لەگەڵیایەتی لەگەڵەو بۆچوونایە بۆ هێنێت پێشتر باسی ئەومان کرد کە کۆمەڵە نمونەمان لەبارەی یعنی هاوڕێیەتی بۆچی چاکە کە ژیان بەبێ هاوڕێیەتی ناکرێت و هاوڕێیەتی پەناگەیە و هەموو شتانی کە ئەو تەسەورانەی لەسەر هاوڕێیەتیە تەسەورە باوانە هەمووی لە بنەمای تووتخوازیەوە لە هاوڕێیەتی دەڕوانێت. ئێستا هەر بەردەوام دەبین لەسەر تێکستەکە لێرە دوای ئەوە هەندێک مەسەلە دێنێتەوە هەرچەند هی ناوڕێی گشتیە بەڵام هەندێکی گرنگە بە خۆڵی لەگەڵ یا بڕۆین و باسی کەین چونکە فعلەن هەرچەندە فکرەکە تەسەور دەکەم لە هەر فکرەی باوە بێ لەوێ بەڵام ئەم فکرە حەقەتێکی زۆر وردی تایە وە دوایی دەچینە سەری و باسی دەکەین. ئێستا لەبارەی سروشتی هاوڕێیەتیەوە بوون چی لە هاوڕێیەتی دەست جگە لە تێکستە عەرەبیەکە ئەوەی کەوتم تێکستە کۆنەکە ئەوانی تر تەمام تێکستەکەی تر باس لەوە ناکەن کە ئەم شتانە لە هاوڕێیەتی دەچن وەکو وابێ هاوڕێیەتی وەک ئەمانە بێت ئەمانەش هاوڕێیەتی بێت بەس ئەمانەی لێرە کە باس دەکرێت لە هاوڕێیەتی دەچن هاوڕێیەتی تەمان و تێکەلێش لێرانینە کە ئەرسطۆ جای ناکاتەوە کێشەکەوەیە خۆشەویستی لەگەڵ هاوڕێیەتی جا ناکات بەس کە خۆشەویستی و هاوڕێیەتیمان جا کردەوە و کاتە بە ئاسانی دەتوانین بڵین کامیان دەکەوێتە ناو خۆشەویستی و چ جۆرەکە لە خۆشەویستی و کامیان دەکەوێتە ناو چ جۆرەک لە وە کێشەکەش لێرەیە وەکوتم وشە گریکێکە هەم واتای خۆشەویستی دەگەیەنێ هەم واتای هاوڕێیەتی دەگەێنێ ئەمە کێشەیەکی دروست کردووە یعنی هەموو خۆشەویستیەک هاوڕێیەتی نیە بەڵام هاوڕێیەتی خۆشەویستی تایە بەس ناکرێ بڵین ئەوانەی کە خۆشەویستی لە هەر شوێنەکە بۆەوە هاوڕێیەتیش لەوێ هەیە بەڵام هەور لەناو هاوڕێیەتیا خۆشەویستیش هەیە وە خۆشەویستیەکە یعنی ئەم خۆشەویستیانەش جۆریان هەیە ئەو باسی جۆرەکانی خۆشەویستی لێرە ناکات بەس باسی جۆرەکانی هاوڕێیەتی دەن. یەکەم شت کە دەڵێ هاوڕێیەتی لەو دەچێت پەیوەندی نێوان باوکو و دایک و منداڵ تەبەن پەیوەندی بە تایبەتی دایک لەگەڵ منداڵە ئەو پەیوەندی سروشتەی کە دایکەتی لەگەڵ منداڵە نمونەیەکی زۆر وردە کە ئەگەر شتێک هەستی پێ بکەین نزیک دێت لەوەی کە پێی بڵین هاوڕێیەتیە ئەو جۆرە لە خۆشەویستیە بۆچی چونکە دایکەکە کە دایک بوو ئەوەی کە دەیکا بۆ منداڵەکەی بەرامبەرێکی یعنی ئەوە نییە کە چاوەڕێ لە منداڵەکە بکە یعنی هەموو چاکەیەکی بۆ منداڵەکە یعنی بۆ ئەوەی دەیکا بۆ منداڵەکەیە نەک بۆ شتی وام پەیوەندیە نامەوێت لێرە لەسەری بڕۆم بەس ئەمە پەیوەندیەکە بۆ من ینی گرنگی خۆی هەیە و پێویستە پەیوەندیە بە دواداچوونی بۆ بکرێت بەس ئەو لێرە دەڵێ یەکێک لەو پەیوەندیانە ئەوەیە وەکو ئەوەی کە باوانەکان ئەو منداڵانەی کە لێیان کەوتونەتەوە خۆشە یعنی پەیوەندی باوانەکان لەگەڵ منداڵەکانیانە تەمان پەیوەندی خۆشەویستیە بەس پەیوەندی هاوڕێیەتی بێنێ یعنی ئەم پەیوەندیە لە هاوڕێیەتی دەچێت ئەگەر پەیوەندی هاوڕێیەتی خۆشەویستی بێ ئەمیش خۆشەویستی یعنی لەبیا پەیوەندیەکان نزیکن لە یەکەوە کە هەردووکیان خۆشەویستیان تایە بەڵام ئەمیان خۆشەویستیەکەی تایە بەڵام ناکرێت پێی بڵێن هاوڕێیەتی ئەوە بەنسبەت پەیوەندی عایلە باوانەکان لەگەڵ منداڵەکانە ئەو لێرە ئاوا دەڵێ ئەمەش لەوە دەچێت کە بە سروشتی طبعا ئەو پەیوەندیەی نێوان
دایک و منداڵ یا باوک و منداڵ ئەو پەیوەندیەکی سروشتی وەسوول ئەگەر پەیوەندیەکی سروشتیش بێ ئەو کاتە دایکایەتی ناکرێت بە فەزیلەت ناو بەس لە ڕاستیا دایکایەتی ئەگەر بەو معنایە بێت کە لە ناو بڵێن زیندەوەرەکانی تریشا هەن بەو معنایە بێت کە لە ناو زیندەوەرەکانی ترا هەیە بۆ نمونە ئێمە مریشکێک دەبینین کە چۆن بەرگری لە جوچکەکانی دەکات ئەمە دافعێکی سروشتیە هەر وەکو ئەوە وایە کە دەست بۆ ئاگر دەبەی کە دەزانی دەست دەسووتێت دەست دەکشێنی یعنی تەواو شتێکی فیزیکی و بایۆلۆجیە بەڵام دایکایەتی دایک بۆ منداڵەکەی لە ناو ئینسانە لە ڕاستیا دەبێت بەرز ببێتەوە لەوەی کە ئەگەر ئەوەی کە سروشتێتی نەپەڕێنێ من پێم وانیە بتوانێت دایک و بە تێپەڕانی ئەوەی کە سروشتیە و دواتر ئەوە دەبێتە شتێکی ئیرادی و سروشتیش دامی دەکات و لەوێەوە کە شتێکی ویستەکیە سروشتی نییە بەڵام سروشتە پشتێتی ئەو کاتە ئەو دایکایەتیە فعلا دەتوانین پێی بڵین فەزیلەت یعنی ئەم دایکایەتیە کە ویستەکی دەبێتەوە و قۆناغە سروشتەکەی تێدەپەڕێنێت بەڵام سروشتی دایکەکە مهەیەە بۆ ئەوە ینی لەگەڵ یایەتی بەڵام ئەوەی کە دەیکا لە ویست و هوشیاریەکەەوە دەیکا نەک لە بە شێوە سروشتەکەی ئەمە زمانی ئەو پەیوەندی دەکا وەکو ئەوەی کە پێشتر لەبارەیەوە دێتەوە بەڵام ئەگەر بێت و تەنها ناسروشتەکە بێت لەبەرەوەی لەسەر ڕحەل و ڕەفعل دروست بووە ئەو پەیوەندیە کە لە بینی دایک و منداڵ هەیە هیچ زمانێکی تیا نییە کە یان وەکو بڵێ کە ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئەو دایکە کە لە ئەفسانەکانە هەیە منداڵەکانی دەکوشێت ئەمە ڕوونە تەنانەت جاری وا هەیە لە دۆخە سروشتەکە ئەگەر بە دایکەکە بڵێ بە دایکێک شتێکی وا بکا بڵێ بۆ کردوتە دەڵێ لەبەرەوەی خۆشم ویستومە ڕزگاریان کەم لەو ناخۆشیانی تێکیان دایکایەتی لێرەوە ئەو کاتە دەبێتە دایکایەتیەکی مرۆیی یعنی لە کاتێکا ئێمە مۆزوعی دایک و باوک لە ڕاستیە بۆ مرۆڤ بەکاردێنین ئێمە بۆ زیندەوەرەکانی تر دایک و باوک بەکار نایەن نمونەیەک لایە گەشتێتە خۆناغە مرۆییەکە وەکو خۆت نمونە یعنی هەیە چۆنی یعنی ئێستا یەکێک لەو نمونانە من پێم وایە دایکێکە لەو جۆرە کە توانیوێتی لە ئاستا سروشتەکەەوە بگوازێتەوە بۆ ئاستا ویستەکی و عەقڵیەکە ژنەکە لە کۆمان بە ناوی زەڕۆشان تەمان یەکەم جار سێ کوڕی لە سێدارە دەدرێ یەکەم جار کە خەبەری بۆ دێنن لەسەر بەرماڵەکە ژنێکی نەخێنەواریشە بەس دڵێکی سەیری هەیە و وشاریەکی سەیری ئەم ژنە دیارە پەروەردەیەکی سوفیانە کراوە لەنەو ئایرەکەی کاتێک کە خەبەری بۆ دێنن منداڵەکانی سێدارە داون لە ساحەکە ئەم لە نوێژەکەی دەبێتەوە و خۆی دەڕنێت ئێرەی بریندار دەکات یعنی دۆخە سروشتەکە وەردەگرێت بەس دواتر ئەم دۆخە سروشتێ نایخاتەوە لەناو خۆیان ناتوانێت ڕایگرێت لە دۆخە سروشتەکە دەردەچێت و وەکو شێرێک ژنێک کایت ببێ بەش پاڵەوانێکی سەی دەردەکەوێت و دەچێت بۆ ساحە بۆ مەیدانەکەی کە منداڵ کوڕەکانیان باس یعنی لێرایتر گریان و شتنی ئەو دۆخە عاتیفێت و ئەم ژنە ئەم دۆخە وەردەگرێت و کاتێک کە منداڵەکانی دەبینێت لە دۆخی پارانەوە نییە بە سروشت ئەم پارانەوە لە دروست دەکا کە منداڵەکانم با لەسەر هێنەکە دادێنەوە نا وەکو ئەنتیگۆنا لە ئەنتیگۆنا زۆر زۆر جەریانەتر کە دەچێتە بەردەمە و ئەفسەرە دەڵێ ئەو سوارانەکەی دادات ئەمە لە دۆخی عاتیفیانە ناوتێ ئەم سوارانەکەی دادات یعنی ئەو قسەی کە دەیڵێت لەبەرەوە لەو شوێنەوە لە ڕوحیەوە هاتووە فعلا لۆگۆسە یعنی
وتەیەکە حکم دەکات و ئەو ئەفسەرە بە پێی ئەوەی کە من خوێندوومەتەوە ئەو ئەفسەرە یعنی ئەمری پێکراوە لەلایەن شاوە هەر کەس ئەوانە داگرێ ئەوە سزا دەدێتە لەوانە سزاکەی ئەویشە کوشتن بوو بەڵام ئەم ئەفسەرە کاتێک ئەم ژنە قسە دەکات ناتوانێت دایکە یعنی دە حەقەسێت دۆخێک وەردەگرێت وفعلا لێرە شتێکی سیر دەبێت یعنی ئەم ڕۆحا کە لەناو ئەم ژنە کاری خۆی دەکات و بەوتەیەک یەک کە حکم دەکات حکمی پاشاڕات یعنی لەناو ئەفسەرەکە حکمەکەی ڕۆحی ئەم حکمی لە لۆگۆسە سەیتەرە لەسەر حکمی پاشا دەکات کە حکمێکە لەناو ئەوە فەرمانەکە پێدراوە هەرسێکیان دەکات نۆڵام کە دای دەگرێت شین و شەپڕێوەکە ناکات کە سەرەتا گرتوویەتی ئەو دۆخێکە هێر دەچێتە لای منداڵەکانی یەکێکیان سەر دەکات بە بۆنەی خنکانەکەەوە ڕۆزێرەی هێن بووە سپی بۆتەوە خوێنەکەی سەر گۆنای دێنێن دەیدا لە دەموچاوی مەلایەک لەوەیە پێ دەڵێ دایەوە چی دەکەی گوناحە ئەویش دەڵێ منەوە منداڵی خۆم بە شیری خۆم بەخەوە بکردون دەزانم لە مردن ناتەسم بەڵام کاتێ لەبەر خنکانەکە ئێرەی ئاواهین بووە ئەو خوێنەم لێدا بوو ئەوەی وان نەزانم پڕەکە پرسا یعنی ڕاستی پڕەکەی ئەوەی کە حەقیقەتی پڕەکەی خۆیەتی شکریە و حەقیقەتە هەشتا ئەلێرە تۆ فعلا دایکێک دەبینی کە کەوتووەتەوە سەرووی دایکایەتێکی سوشت ئەوەی کە لە زیندەوەرەکە و ئەمە ژنێکە جەنگ بۆ ڕزگارکردنی منداڵەکانی نا جەنگ بۆ حەقیقەتێک یعنی ئەلێرە تۆ شتێکی سیر دەبی و بێگومان یعنی ئەنتیگۆنە کاتێک کە براکەی هەڵواسراوە و خاڵی کە پاشایە حکمی داوە هەر کەس لاشەکەی داگرێت ئەوە سزا دەدرێت ئەنتیگۆنا دەچێت لاشەکەی داگرێت بیبرات و خاڵی وەک پاشا کە قسەی لەگەڵ دەکات بۆ ئەمەد کردووە دەڵێ باس لە قانونێک دەکات دەڵێ تۆ ئەو قانونانەی کە بەپی فرمان دەکەیت ئەم لاشەیەدا نەبێت ئەو قانونانە لەکوێوە و من بە قانونێکی تر ئەم لاشەیە ولێرەوە تەبانەوەی ئەنتیگۆنا بە قانونی طبیعی و قانونی وەضعیە لێرەوە حکایەتی ئەنتیگۆنا دەکرێت بە ئەساسێک بۆ جیاکردنەوە طبعا ئەمەی زێڕەوشان زۆر دەوشاوەتر و زۆر هێنترە لەوەی ئەنتیگۆنا لەوەوە کە سەیری کرد یعنی هەست دەکەی وەی ئەنتیگۆنا تا حەدێک ئەنتیگۆنا خوشکە لەوێ هەست دەکەی یعنی نزیکە لە سۆزە سروشتەکەەوە تا دۆخە عەقلانیەکە بەڵام ئەمە یان دایکە دەیکاکە نەخوێنەوەرە دۆخێکی عەقلانی پوختە دۆخێکی ڕۆحی پوختە بۆیە لێرە وتنێکی ترە یعنی وتنێک هەیە کە حکم دەکات ئەو قسەیەک ناکات و ئەمە نمونەیەکە لەو نمونانەکە دەکرێت لە پەیوەندی نێوان ئەم دایکە و منداڵەکانە فعلا هاوڕێیەتی یعنی لە پەیوەندە سەر و سروشتەکە دەکرێت ئەمەی کە خۆشەویستیە یعنی دۆخی هاوڕێیەتی وەرگێت و لێرە دەتوانیت بڵێیت ئەم دایکە هاوڕێی منداڵەکانی و دواتر بە پێوەی کە هاوڕێیەتی لەسەر چیدا دەمەستا زیاتر هەڵ دەدێن ڕوونکرد ئەمە تەبان وابزانم هێمن حکایەتەکە دەگێرێتەوە ئەو کاتە خۆی منداڵ وە هێمنی بکریانی ئەوەی کە من بینین بۆ ئازانم هێمن ویستی بووی و لە منداڵی ئامە بینیەوە دەگێڕێتەوە کە زێڕەوشان چی کردووە و ئەم ژنە فعلەن ڕۆحی ئەم ژنە فرمانی شاد نەفی دەکات و حکم نەزیێت لە دەرەوە هیچ شتێک هێزێک حکمی ناکات کاتێک لەو دۆخە و ئەم شتەکان دەخاتەوە ئەمە وشارێکی زۆر بەرزی و ئەم لە یەکەم لەحزە دۆخە سروشتەکە وەردەگرێت بەڵام دواتر یەکسەر ئەو وشاریە حازر دەبێت ڕۆحی لە ناوی حازر دەبێت و لەو دۆخە سەختە ئەو دێت بە ناو خەڵکەکە تێ دەپەڕێت و دەچێت بەو
هەیبەتەوە کە هەیەی دەچێتە کە ڕوحی داوە لەو لەحزەی حزوری ڕوحیا ئەو هەیبەتەی هەیە ئەفسەرەکە ناتوانێت قسەکەی ڕەکات بەڵام قسەکەی شا ئەو فرمانەی شا لەویا نەفی دەدات و ناشتوانێت دیفاع لە فرمانەکەی شا بکات یعنی بەرگری لێ بکات کە ئەم فرمانەی ترس بەسەر یاسەر و لێرە ئەمە شتێکە کە دەکرێت فعلەن وەک ئەو دایکەوە نمونەی دایکی تر من هەستەکەم هەیە و دەکرێت لەم سەردەمەشە هەبێت یعنی ئەوە نێبڕی شتێک بێت کە نەبێت بەس هەیە و بەس زێڕۆشان بیندادە چونکە لە زەمینەیەکە بوو بۆ ئەوەی کە دایکایەتیەکەی لەو ئاستا ببوویە بەس دەکرێوانی ترەوە زەمینەی ئەمە بەنسبەت مەوزوعی ئەو پەیوەندیە کە سروشتیەوە ئەم پەیوەندیە هەتا تەحەول نەکا بۆ پەیوەندیە عەقڵیەکە ناکرێت ئێمە بڵێن هاوڕێیەتی بەڵام لە تەحەولکردنەوە ڕۆشنین لە سروشتەکەەوە بەرەوە عەقڵیەکە دەکرێت ئێمە یعنی نزیک دەکەوێتەوە لە هاوڕێ یعنی خۆشەویستێک ئەساس دڵ ئەساسی ئەمەیە بەڵام لە ئیشەکان هەست دەکەی ئەوەی کە لەناو هاوڕێیەتیشا دەکرێت لێرەشە هەمان شت ڕوو دەدات بەڵام ئەمە لە بینی دایکێک و منداڵەکانیەتی بەس ئەوی تریانی دەکرێت دەتوانین بڵێن ئەگەر دایکەکە و شەرعیەتە وەردەگرێت وەک دایک لەویا دەکرێت بەڵام ئەگەر لە ناوکۆییەکی ترا لە سیاقێکی ترا هاوڕێیەک هەبێت دەکرێت هاوڕێکە هەماشت یعنی شتێکی لەو بابەتە بکات کە ئەمریکا هەمان بنەمای هەبێت کارە یعنی دەکرێت ئەو ڕۆحە لەناو هاوڕێکە حازر بێت لەویا ڕۆحی هاوڕێیەتیە بەس لێرە ڕۆحی دایکایەتیە بەس ئەوەی کە لی دەکەوێتەوە هەردووکیان یەک بنەمای ئەڵێ ئەمە تەنها لە نێوان مرۆڤەکانانیە مەبەستیە و پەیوەندیەیە کە پێشتر باسی دەکات ئەمان ئێمە زیاتر ڕۆشتین لەبارەوە پەیوەندیەوە ئەم بەدواداچوون ناکە و من نەشم دەوێت بەدواداچوون بکەم بەسەم نمونەیەوە بزانم شتێک ڕۆشن کردەوە ئەڵێ بەڵکو لە نێوان باڵندەکان و زۆربەی زیندەوەرەکانی کردە یعنی لێرە دەڵێ هاوڕێیەتی لەو شتە سروش دەکرێت ئەڵێ لەوەش دەچێت کە لە نێوان ئەندامەکانی یەکدیگەدا یعنی گەلێک کە پێکەوە کۆ دەبنەوە ئەم پێکەوە بوونە لەوە دەچێت کە هاوڕێیەتی چیتر ئەڵێ ئەوەش کە لە کۆی مرۆڤایەتیە یعنی لەکوێوە لە کۆی مرۆڤایەتیە ئەڵێ کاتێک کە تۆ گەشتێک دەکەی بۆ و شوێنێک کە کەس ناناسی لە گەشتەکە تا ئەو کەسانێک کە دەیان بینی وا دەیان بینی هاوڕێت یعنی زۆر جار ئەگەر دینتان کردبێت زۆر جار سەفەرتان کردووە لەوانەیە لە سەفەرەکەتان ئەو کەسانێک کە نزیک بوون دێتانەوە جۆرێک لە هاوڕێیەتی نزیکی دروست بوو ئەڵێ لێرە ئینسان مەیلی بۆ ئینسان هەیە و لێرەوە ئەمەش ئەم مەیلەی کە هەیەتی لەگەڵەوەشا کە نایناسێ خزمی نییە فڵانی نییە بەڵام چییە جۆرێک لە نزیکی هەیە حەز دەکات لە ئینسانەکە نزیکەوێتەوە و ئینسانەکان حەز دەکەن لە یەکتر نزیکەوێت ئەگەر بێت و هیچ شتێک ڕەبتێکی پێشی نەژێت ئەڵێ ئەم ڕەبتە ئینسانیە تەمەن ئەم ڕەبتە ئینسانیە کە لە کەسەکانە هەیە ئەمەش هاوڕێیەتی یعنی پەیوەندیە کە ئێمە بە یەکتر غەریب نین لەوێوە کە ئینسانی بەڵام ئەوی تریان بە یەکتر غەریب نین لەوەوە کە سەر بە گەلێکین زمانەکەمانیەکە فڵانمانیەکە ئەم شانەمانیەکە بەڵام لە ئاستەکەی ترا بە زمانەکەشمان یەک نەبێت تەنە دەگەر ئەو دوو کەسە زمانی یەکتریش نەزانن مەیلێکیان بۆ نزیکبوونەوە لە یەکتر جۆرێکی تر لە زمان هەیە لە بینی ئەو دوو کەسە و هەر ئەم زمانەی کە ئێمە قسەی پێ دەکەین یعنی تۆ خۆتان لەوانەیە هەر ئەمەتان بینێ بێت تۆ کەسانێکەیە نایناسی و نە زمانەکەشی دەزانی بەڵام هەست دەکەی ئەم کەسە تۆ ئەگەر زمانەکەت بزانایە لەوانەیە زۆر نزیک بوونایە بەبێ هیچ شتێک هەستێکەوتەوە هەستێکە کە دەکرێ وابێت و دەکرێ وانەبێت ئەو ئەمەستەش دێنێت دەڵێ ئەمەش لە هاوڕێیەتی دەچێت دەیەوێ بڵێ ئەو کۆبوونەوانت بۆ دیاری کاکە کۆبوونەوەی مرۆیی کامیان لە هاوڕێیەتی دەچن و کامیان هاوڕێیەتی ئێستا ئەو ئەمانە دێنێت وەک ئەوەی کە باسی چیمان بۆ بکە باسی ئەو شتانەمان بۆ بکە کە لە هاوڕێیەتی دەچن نەک هاوڕێیەتی
یعنی کۆبوونەوەی دوو مرۆڤن پێ ئەلە لەمەشەوە ئێستایشی ئەو مرۆڤانە دەکرێت کە عاشقە مرۆڤن. عاشقە مرۆڤ لێرە کە لە ناو گریکەکانە هەرچەند هیومانیزم دەگەڕێنەوە بۆ ڕۆمان بەڕاستی لێرە لەم دەڕێگەی ئەم وشەی کە لێرە ئەرستۆ بەکاری دێنێ ینی حتمما وشەیەک بۆ باو بووە لە ناو گریکا کە خەڵکانەکەی عاشقە مرۆڤن. ینی ئەم عاشقە مرۆڤانە دەکرێت پێیان بوتێ هیومانیست، ینی دواتر کە هیومانیزم سەر هەڵدەدا بەم معنایە کە کەسێکە دەڵێ من ئینسانیەتم هەموو خۆش دەوێت و هەر کەس لە شوێنێک برای منەوە و هەر من دەچم بەدەمیەوە بیناسم و نەیناسم. ئەم جۆرە لە ئینسان دەڵێ ئەوانەی کە ئاوان بە عاشقە مرۆڤ ناو دەبرێن و ئەوانن کە مرۆڤەکانی تریان خۆش دەوێت بەبێت ئەوەی کە هیچ ینی ناسینێک لە بینیانە، ینی تعبیر لەو پەیوەندیە دەکەن کە مرۆڤێک بە مرۆڤێکەوە وەک ئەوەی تەنها کە مرۆڤە دەبەسێتەوە، نەک وەک ئەوەی کە سەر بەونەتەوەیە کولتورەکەی یەکە، زمانەکەی یەکە، خێڵەکەی یەکە، فڵان یەکە یا خێزانەکە. ینی ئەمانە هەمووی پەیوەندی مرۆڤ و مرۆڤە. تقریبا لێرە زۆربەی ئەو پەیوەندیانە ینی باس کراوە کە پەیوەندی مرۆڤ و مرۆڤن، بەس ئەمانە ینی هەموو پەیوەندیێکی مرۆڤ بە مرۆڤەوە ئەو خەریکە وای لێ بکا بڵێ هاوڕێیەتی لە هاوڕێیەتی دەچێت. تەمان لێرە پەیوەندی کە تۆ دەڵێ پەیوەندی هاوشاریەکان پەیوەندی هاوشاری پێکەوە لە عینی کاتیشا پەیوەندێکی بازاڕیە لە ناو بازاڕا پەیوەندی ترە، بەڵام ئەو پەیوەندی کە لە نێوان هاوشاریەکانە هەیە ئەویش دەڵێ لە هاوڕێیەتی دەچێت. ئەوەی کە گرنگە لێرە ئەم پەرەگرافەیە، یعنی کە قسەکە قسەیەکی باوە بۆ چوونی خەڵکەوەری گرتووە، بەڵام بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو. ئەڵێ لەو خۆشویستیش دەچێت کە لە نێوان خەڵکی شارەکاندا هەیە و یاسادانەرەکانی شارەکانیش لە دادوەری زیاتر بایەخی پێدەدەن، بایەخی پێدەدەن و کاری، یعنی ئەو پەیوەندی ئەو خۆشەویستیەی کە کۆمەلگایەک خەڵکی کۆمەلگایەک لە یەکتر نزیک دەکاتەوە. تەمان لێرە خۆشەویستی بەرامبەر ناکۆکیە و پێشتر ئەو فکرەیە لای ئەمپادۆکلیسەیە لەبارەی ئەوەوە کە گەردوون لەسەر دووشت دامەزراوە، دیالکتیکی نێوانم دووشتە. یەکێکیان خۆشەویستیەوی تریان زاڵیەتی، خۆشەویستی هارمۆنی دێنێتە ئاراوە، زاڵیەتی ناکۆکی دێنێتە. و لەبەرەوەی وشەی هاوڕێیەتی لە وەکووتم لە گریکەکە لە خۆشەویستیەوە نزیکە، ئەم لێرە دەڵێت لەو خۆشەویستیە دەچێت لە نێوان خەڵکی شارێکدا هەیە، ینی خەڵکەی ناو ئەو شارەدا هەیە و خۆشەویستێک دایان بەسێ بێتەوە. ئە لێرە باس لەوە دەکات کە مشەریعەکان یاسادانەرەکان ئەوانەی یاسا بۆ شار دادەنێن ئەوەندەی گرنگی بەو خۆشەویستێ دەدەن کە هەبێ لە ناو ئەو هاوشاریانە، ئەوەندە گرنگی بە دادوەری نادەن، ینی ئەوەی لە پێشترە بۆ گرنگی پێدان خۆشەویستیەکەیە نەک دادوەریەکە، ینی ئەو خۆشەویستیە ئەوەندە گرنگە. بە معنایەکی تر وەکو وابێ ئەگەر ئەو خۆشەویستیە نەبێ دادوەریەکە بە ئاسانی سەر نەگرێت کە ئەوان یاساکانی بۆ دادەن. جا لێرەوە ئەو قسە دەکرێت کە دەڵێم ئەڵێ ئەمانگی لە نێوان خەڵکیدا لەسەر بنەمای خۆشەویستی دەمەزرێت، بۆیە ئەوان پێداگری لەسەر دەکەن و ناکۆکیش لە دژمنایەتیەوەیە، بۆیە ئەوان ڕەتی دەکەن. ئەوان ئەگەر هاوڕێ بن پێویستیان بە دادوەری نین، ئەوان ئەگەر هاوڕێ بوون پێویستیان بە دادوەری، بەڵام ئەگەر ئەوان دادوەر بوون پێویستیان بە هاوڕێ. یعنی چی؟ یعنی هاوڕێیەتی ئەساسی دادوەری. دەڵێت دادوەرەکان پێویستیان بە هاوڕێ هەیە، بەڵام هاوڕێکان پێویستیان بە دادوەرێک نییە دادوەریان بکات. بۆچی؟ ئەوەی کە لێرە گرنگە، ئەگەر هاوڕێتی فەزیلەت بێ و هاوڕێکەت دەبێت دادوەر دەبێت خۆشی دادوەر بێ. ئەگەر دوو هاوڕێتی پێکەوەی بەست بن،
ئەو دوو هاوڕێیە ممکن نییە ئەگەر فەزیلەت هاوڕێیەتی بێ ممکن نییە هاوڕێ بن و دادوەر کەواتە ئەوان خۆیان دادوەرن ئیتر پێویستیان بە محکەمە و کاتێ ناکۆچێک لە نێوانیانە دروست دەبێ ئەوان پێویستیان بە محکەمە نییە ئەی لەکوێوە پێویستیان بە چۆن هاوڕێکان پێویستیان بە کەسی سێم نییە و بە حاکمێک نییە بەهێز بێ بە هەر شتێک بێت ئەوەی کە ناکۆکن لەسەری ئەمە یانی لە نێوانیان نەحەن چۆن یانی مافی یەکتر نەخۆن ئەمە چۆن دەبێت ئەمە کاتێک دەبێت کە ئەو دوانەی هاوڕێن ئەم هاوڕێیە هاوڕێکەی تر کە لەگەڵ یایەتی کاتێک شتێک دەکەوێتە نێوانیان ئەوەندە خەمی ئەوەی بێ مافی ئەوی نەخوارد بێ ئەوەندە خەمی ئەوەی نەبێ ئەو مافیە نەخوارد بێ و کاتێکیش دێک محکەمەی خۆی دەکا محکەمە دەکا دەیەوێت بیرکاتەوە ئەوەندەی خەریک بێ بە محکەمەکردنی خۆیەوە کە نەوەک مافی ئەوی خوارد بێ ئەوەندە خەریک نەبێ بە محکەمەکردنی ئەوەوە کە مافی ئەوی خوارد بە معنایەکی تر هاوڕێ پارێزەری لە ناو محکەمەکە پارێزەری هاوڕێەکەیەتی لە خۆی یعنی کاتێکم شتە ڕوودەدا لە تەرەفی هاوڕێکەیەتی لە تەرەفی خۆی نییە یعنی دێت دیفاع لە هاوڕێکەی دەکا خۆی دیفاع لە هاوڕێکەی دەکا لە خۆی هاوڕێکەیش بامان شێوە دیفاع لە هاوڕێکەی دەکا لە خۆی یعنی ئەوان هەردووکیان خۆیان لە بەردەم محکەمە دانا نەک یەکتری محکەمە ئەوان خۆیان لەسەر یەکتری محکەمە ئەی کاتێک ئاوا بوو کاتێک تۆ ترسایلەوە و خەمی ئەوە ناڕەحەت بووی بەوەی کە زوڵمت لە هاوڕێکەت کرد بێ نەک بەوە ناڕەحەت بووی کە هاوڕێکەت زۆمی لێ کردبی ئەیتر حاکممان بۆ چی ئەیتر دادوەریمان بۆ چیە ئەو کاتە ئیتر پارێزەرم بۆ چیە من هاوڕێکەم لە خۆیە پارێزەری منە منیش لە خۆما پارێزەریەوە یعنی ڕێک شتەکە پێچەوانە دەبێت بەڵام کاتێک کە هاوڕێیەتینیان پەیوەندیە لە هەر پەیوەندێکی ترا تەنانەت لە پەیوەندی خێزانیشان چەند براو خوشتان بینیوە یەکتریان بردووەتە دادگا لەسەر شتێکی زۆر لەوانەیە شتێکی مادیکە و یەک دنیاش جەنگ و فەرتەنەتان لەم پەیوەندیانە بینیوە کە محکەمە حەددانراوە بۆەوەی ئەفسەر ئەم مشکلە حەل بکات باشە لەویا تۆ هەرگیز خەمی ئەوەت نییە کە تۆ زۆمێکرد لە کەسەکە دایمە بیل لەوە دەکەیتەوە بەرامبەرەکە زۆڵی دایمە دەڵێ خەتەر یعنی هەرگیز سەیری خۆت ناکەیتەوە هاوڕێکان ناتوانن هاوڕێ بن ئەگەر لەگەڵ خۆیانە هاوڕێ و ئەگەر سەیری خۆیان نەکردن و ئەگەر جورئەتی ئەوە نەکەن سەیری خۆیان بکەن و ئەگەر جورئەتی ئەوە نەکەن کاتێک کە ئەم زوڵمێک دەکا خۆی زوڵمێک دەکا یا تێی دەکەوێت یا هەڵەیەک دەکات سەیری خۆی نەکاتەوە و خەمی هاوڕێک ئەوەی نەبێتە هاوڕێکەی نەبێتە زوڵمەت کاتێک وابووی تر ئێمە محکەمەمان بۆ چی فعلا ئەمە یەکێکە لەو شتە وردانەی کە من ئەس دەکەم لەناو ئەم تێکستە لەسەر هاوڕێیەتی بەڵام تەمان ئەرستۆ شی ناکاتەوە ئەرستۆ ئەوەندە وەکو قسەیەک دەیێنە کە خەڵکی دەڵێن هاوڕێیەتی پێویستی بە دادوەری نییە دادوەری پێویستی بە یعنی هاوڕێکان پێویستیان بە دادوەر نییە دادوەرەکان پێویستیان بە هاوڕێ یعنی دادوەر فعلەن بۆ ئەوەی دادوەر بێ پێویستی بە هاوڕێ بۆچی؟ چونکە دادوەر محکەمەیەوانی تر دەکات دەبێت بەر لەوە محکەمەی خۆی بات و خۆی بەرێتە ناوە دەخۆی فێری ئەوە بوو بێ خۆی دادگایی بکات و گەیشتی بەوەی کە خۆی دادگایی بکات کە خۆی دادگایی نەکات چۆن دەتوانێت ئەوانی تر دادگایی جا لێرەوە ئێمە هاوڕێیەتی لە دۆخە پوختەکەی خۆیان دەبین
هاوڕێکان ئەوانن کە دژی خۆیان ئەو کاتەی کە هەست دەکەن شتێکیان بەرامبەر هاوڕێکیان وەتەبان ئەمە لە ناو هاوڕێکانە هەر بۆ هاوڕێکانی و ئەمە لە عینی کاتا بۆ هەر کەسێکی تریشە کە هاوڕێ نیە و ئەم کەسە دەبێت هەموو کاتێک وابێ بۆەوەی بتوانێت لەگەڵ هاوڕێکەشیان و هاوڕێتی ئەمە و کاتێ بیر دەکەیتەوە کۆمەڵێ ئینسان لەم پەیوەندیان چی دەبێت ئەو کاتە ژیانێکی تر و ئەو کاتە جۆرێکی تر لە دادوەری دەبینن و جۆرێکی تر لە محکەمە دەبینن جۆرێکی تر یانی ئەو شتانەی ئینسانەکان لەسەری ناکۆکن و یەکتری دەدەن بە محکەمە ئەگەر باتایە و وەک ئینسان خۆشیان لە یەکتر ببینن هەرگیز یەکتریان نەبوونەوە یانی هەرگیز شتەکان بە قیمەتر نەدەبوون لە ئینسان آخر کە هاوڕێیەکی من ئاوا بوو ئێتر و من وابووم هاوڕێیەکەمان وابوو ئێتر چی قیمەتێکی هەیە لێرە ئینسان قیمەتی لێرە من خەممە ئینسانەکەم ئازاردا بێن نەک خەممە نازانم چی شتێکم شت هەر ئەوە نییە بێخەیتە ناوان پەیوەندیەوە بڵێ شتێکم لێ بێت بە شتێک هاوڕێیەتەکەمان گەرد لەبەر ئەوە هەم هاوڕێ بوون هەم پاراستنی هاوڕێیەتی دایمە ئەو دەبێت تۆ لە ناو خۆتا دادوەردی و دایمە محکەمەکەشت خۆت لە ناو محکەمەدا نەک ئەویتر واگەر ئاوا بە یانی لەوانەیە بڵێن ئەمە شتێکی زۆر زۆر میسالیە کێ دەتوانێت ئەمە شتێکی میسالیە بەڵام شتێکی ممکن ئەگەر نمونەشی لە ناو واقعانە بە ئینسان دەتوانێت بۆچی چونکە ئیمکانیەتی ئەوەی چۆن دەتوانێت محکەمەی هاوڕێکەی بکە معقولە نەتوانێت محکەمەی بکە چۆن دێت بە وردی یەک دنیا شت لەسەر ئەوی تر نەک هاوڕێ بێ هاوڕێ دادەنیشە یەک دنیا تەختیت دادەنێ بۆ ئەوی ئەوی تر تاوانبارکە ئەی ناتوانێت ئەمە بەرامبەر ئەی چۆن بەرامبەر ئەوی تر دەتوانێت بیکا بەرامبەر خۆی نەکات يعني وەکو ئیمکان ئینسان ئیمکانی ئەمێتیایە ئەمە شتێکی مەحاڵ بەڵام کاتێک کە ئینسانەکان نایکەن ئەمە معنای ئەوە نییە کە ئەمە شتێکە مەحاڵە و شتێکی خەیاڵیە و شتێکی و ئەمە نمونەی بەرجەستە بوو هەیە خەڵکانێک هەن کە ئێتیمامیان بە ناسینی خۆیان و بە دەرونیان داوە سوکرات وتەنی کە دەڵێتەوە ئەوەندە ئێتیمان بە شتەکانت دەدەی ئەوەنە ئێتیمان بە دەرونت بدە و دەرونت لە ناشرینەکان پاک دەرەوە وەوانەی کە فعلەن بەم پەروەردە تێپەڕیەوە نمونەیەکی واقعی ینی بەرجەستەبوونی ئەم شتە لەناو ئەوانە و ئەوەی کە دەیەوێ ئەمە بکا بە مەحاڵ دەبێ ئەوەش بکا بە مەحاڵ ئەسڵان ئینسان بتوانێت ئەوی تر محکەمەکە چونکە چۆن دەتوانێت هەر ئەوەی کە بۆ ئەوی تری دەکەی لە بەرامبەر ئەوی ترا دەکەی لە بەرامبەر خۆتا هەر ئەوەندە بەس هەر ئەوەندەی کە تۆ بیل لەوە دەکەیتەوە ئەو زۆمی لێ نەکردوی بیل لەوە بکەرەوە ئەرێ تۆ زۆمت نەکردو خۆت دانێ لە بەردەم خۆت کە زۆمت کردووە بزانە چی لە خۆت ئەو کاتە پێویستیشت بە کەس نییە عقوبەت تۆ کەسێکی ئازاد چونکە خۆت ئەگەر شایستەی سزاوی خۆت سزای ئەو کاتە نەپێویستمان بە پۆلیسە بە هێزە نەپێویستمان بە کەسێکە دادوەریمان کات و هاوڕێکان بەپێی ئەمەی کە لێرە ئەم ڕستەیە لێرە وتراوە ئەگەر لێکدانەوەکەی من بۆ ڕستەکە تەواو بێت و ئەگەر تەواویش نەبێت من پێم وایە هاوڕێتیە بەڵام ڕستەکە وەکو وابێ ئەمەی کە وتراوە لێرە دەرکردن بێ بەو شتە بەڵام بە شێوەیەکی زۆر سادە وتراوە و لەوانەیە ئەساسی ئەو بیرکردنەوەیە کام ڕستەیە لێ کەوتوتەوە ئەوە بوو بێت ئەوە نایانە چی هاوڕێکان پێویستیان بەدان
ئەمە ئەوە بوو کەوتم خاڵە گرنگەکەیە کە لەناو ئەم تێکستە. دوایەوە باسی خۆشەویستی دەکات. تاوانم لێرە شتێکی تر دێنێتەوە، ئەڵێ ئێمە ئەوە دەبینین کاتێک ئەوان دادوەردەبن کە یەکتریان خۆش بوو. ئەوی تر هاوڕێیەتی بوو، ئەمی تر خۆشەویستی بوو. یانی چی؟ یانی یا زادانەرەکان ئێتیمان بە خۆشەویستی دەدەن بۆچی؟ بۆچی بە ئەساسێکی دەزانین بۆ دادوەری. یانی خۆشەویستی لەناو خەڵکی شارە چی دەکات بۆ دادوەری؟ دادوەری هەر باسی محکەمە دەکەین، محکەمەی کە ئەم محکەمە کە هەیە، محکەمەی دنیاییەکە هەیە، کە ئەوەی کە بۆ لەناو شارێکە هەیە کە پێویستە هەبێت. ئیشی ئەم محکەمەیە ئاسان. کاتێک کەسەکان یەکتریان خۆشویست وە خەمی یەکتر دەخۆن، فعلەن ئەمەیان تیا دەبێت کە بیر بکاتەوە نەوەک ئەو عەزەتی ئەمی داوە یا شتێکی کردووە بیرێک دەکاتەوە کە نەوەک ئەویش ئەو کەسێک خۆشی دەوێ عەزەتی دادێت. یعنی بیرکردنەوەکە هەر لەسەر ئەوی تر نیە، لەسەر خۆشی. بەهۆی ئەم خۆشەویستیەوە ئەگەر ئەم خۆشەویستیە بەهای هەبێ بەمان شێوە کەسەکان یعنی دەچنەوە بە خۆیانە وە سەیری خۆیان دەکەن، کە سەیری خۆشیان کرد ئەو کاتە ئەوی تر تاوانبارکردن یعنی تاوانبارکردنی ئەوی تر و بردن بۆ محکەمەی و ئەمانە چی دەبێت؟ کەم دەبێت. ئەو کاتە کەمتر پێویستیان بەهێزە بۆ ئەوەی کە ئەم مشکلەیە هەن. و محکەمە بەبێ هەست، دادگاکان بەبێ هەست وجودیان نیە. یعنی خەڵکەکان دەبێت پۆلیس بیان بۆ دادگا، یعنی ئەوە خۆیانەوە نیە بڵێ مشکلەیەکیان هەبێ بڵێن با بچین لە دادگا مشکلەکەمان حەل بکەین. جاران لە محکەمەی شەعبیە میلیە لەوانەیە دوو کەس مشکلەیان هەبوایە دەچوونە لای پیا و ماقۆڵەکانی بوون دەیانوت مشکلەکە لاردەکە دەیانوت مشکلەکانمان حەل بکەن. یعنی خۆیان یا جاری وا بوو لەوانەیە دوو کەس لە یەکتر تووڕە بوو بێت لەسەر شتێک خەڵکەکە بردبێنی بۆ ئەوێ، یعنی هینەکە جۆرەێکی ترە لە ڕاستیە ئەم هینە لە ئاستە میلیەکە یا جوانێکی هەرتیانە، بەڵام لە میتر پۆلیس دێت و بە سیلاحەوە و بەهێزەوە و کە بردبا بۆ محکەمە ئەمە یعنی هێز دەبینی لێرە هێز حکم دەکات. جا ئەوان پێیان وایە لەناو کۆمەلگایەک تا هێز کەمتر حکمکە ئەوە بەڵبەیە لەسەرەوەی کە لەو کۆمەلگایە خۆشەویستی زیاترە. و یاسادانەرەکان هەست دەکەن، یاسادانەرەکانی شار ئەگەر خۆشەویستی لەناو کۆمەلگا هەبێت حتمما پێویستیان بە تەشکردنێکی کەمتری یاساکان. یعنی ئەو کاتە شتەکان کەسەکان کە یەکیان خۆشەوێت لە بینی خۆیان شتەکان حەل دەکەن، یعنی نایگەێنەوە شوێنە کە پێویستی بەوە بێ محکەمە یعنی یاسا بۆ هەموو شتێک دەرکا بۆی کۆنترۆل. کاتێک یاسا بۆ شتەکان دەردەکرێت بۆ کۆنترۆلکردنیان، وە کاتێک کە خۆشەویستی هەبوو کۆنترۆلکردنێکی کەمتر پێویست. لەبەرەوە دەڵێن شەریعەکان هەوڵ دەدەن خۆشەویستی لەناو خەڵکی شارە باشتر دامەزرێ و گرنگی بەمە دەدەن زیاتر لە نەسایح و ئامۆژگاریەکانیانە هەوڵ دەدەن ئەم خۆشەویستیە دروست بێ بۆ ئەوەی ڕێکەوتنێکی کۆمەڵایەتی دروست بێت، کە هەموو ڕێکەوتنێکی کۆمەڵایەتی جۆرەکە لە وەکو بڵێ خۆشەویستی و میل بۆ یەکتری. هەموو ناکۆکیەکیش جۆرەکە لە دووکەوتنەوە و جۆرەکە لە یعنی دوژمنایەتی وەکو لێرە و ناکۆکی و دووبەرەکایەتی بابێت. لەبەرەوە شەریعەکان هاوڕایی خەڵکەکانیان پێ باشە چونکە هەست دەکەن لە خۆشەویستیەوەیە ناکۆکی ناو خەڵکەکانی جوالێک دەدەنەوە لە دوژمنایەتیەوەیە. تەبان ئەم فکرەیە ڕەبتە بە فکرەکەیان پادۆکتسەوە کە لەبارەی ئەوەیە خۆشەویستی و زاڵیەتی دنیا لە سەریان دامەزراوە، بەڵام زاڵیەتی ناکۆکی لێ دەکەوێتەوە. یعنی ئەگەر لە ناو گردوونە شتانێک بیان نوێ زاڵ بن لەسەر شتانێکی تر ناکۆکی دووزە، بەڵام خۆشەویستی هارمۆنی دووزە. و ئەم خۆشەویستی و زاڵیەتیان لە بەشەکانی تری باسەکانە لەوانەیە بێتەوە ڕێگەمان ئە لێرەوانەکە کۆتایی کردن.